جارێکی دیکە لە ڕێگەی نیشانشکێنەوە چەکدارانی داعش دوو پێشمەرگەی فەوجی دوی لیوای هێزەکانی پێشمەرگەیان لە سنووری زرگەزرا و لە ناوچەی پردەی سەر بە پارێزگای کەرکووک شەید کرد. هێرشەکەی شەوی ڕابردوو بۆ سەر هەمان سەنگەری پێشمەرگە بووە کە ڕەمەزانی ڕابردوو شێریشی کرایە سەر و ژمارەیەک پێشمەرگەی تیادا شەید کرا. لەو بارەیەوە نووری حەمالی فەرماندەی میحوەری پێنج هێزەکانی پێشمەرگە دەڵێت داعش سوود لە بۆشایی ئەمنی نێوان پێشمەرگە و سوپای عێراق دەبینێت. بەداخەوە ئەمشەو سەعاتی 9:37 ئێوارە تێرۆریستانی داعش دەزیان کردبوو بۆ نزیکی ڕەبایەکانی لیوای ئێمە بوو بە هۆی شەید بوونی دوو پێشمەرگەی ئەم خاک و نەتەوە نیشتمانە کە جێگەی داخە. بەڵام ئەوانە ترسنەوەکان چاوچنەوەکان هەمیشە لە فرتوفێڵی کاری لابەلایی دەگەڕێن لەنا ئەوان ناتوان بێن لە بە ئاشکرا شەڕ لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان بکەن. وەکوتم لە سەعات 9:37 لە نزیکی 194 مەترەوە بەچەکی بە دووربین تەقەیان کردووە لە کاگاکۆ حرز بووە، دوو حرس هەبووە، یەکێ لە ناو ڕەبەیەکە یەکێکیان لە سەربان بووە بۆ بەهۆی برینداری کاگاکۆ خۆشی تەقەی کردووە لە کاتی بریندارەکە شوێنەکەی دیارە قەباخانی دیارە لە شوێنەکەی خۆیان. دوایی مام خالیدیش بچێتی بچێت بە ئیتیجاهی ئەو کە فاسیلەیەکی زۆر کەمیان بین بۆ چۆ بەلای ئەو لێ گولەیەکی بەرکەوتووە بەداخەوە هەردووکیان چوونە کاروانی شەیدان. بڕیار بوو بە پێ ڕێکەوتنی نێوان وەزارەتی پێشمەرگە و بەرگەری عێراق دوو لیوای هاوبەش دروست بکرێت و بۆشای ئەمنیەکان پڕ بکرێنەوە تا ڕێگری بکرێت لە جموجۆڵی داعش لەو ناوچانە. ئەو فەرماندەی پێشمەرگە حکوومەتی عێراق بە هۆکاری جێبەجێ نەکردنی ڕێکەوتەکە دادەنێت. بێگومان ئەگەر هێزەکانی ئێمە خواتەکانی پێشمەرگە ئەوەی ئێمە ئیسە لێرەین لە جەبهەکەی مەگەر بتوە ئەوان مەجال بدەمە بچینە خوارەوە بێگومان ئەوانە بە ئاسایی ناتوانن بێنە ئەو شوێنانە چکە نزیکە بینەوە لەگەڵ جێشی عێراقی بۆشایەکە نامێنێ. بەڵام ئەوان هەتا ئیسا ناتوانن پێشەوەی بتوانین بە یەکەوە ئەو بۆشای ئەمێ پڕکەینەوە. وە سەبەبی ئەوەش وازەحە چییە کاک؟ یەکەم بۆی و مەجالە بمێنێتەوە بۆی خەڵکێکی تر بێ ساروخمان تێگرێ بە ناوی داعشەوە بۆ ئێمە بۆ هێزەکانی ئێمە یا بۆ پایتەختی هەرێمی کوردستان یا بۆ مەتاری هەولێر. ئەینا بیان و چییە بۆی کەنێ هێزی هاوبەش یا بیان و چییە بۆی تایسە ئەو دوو لیوایە تایسە موافقەتی بۆ نەکرا بۆی بچن ئەو شوێنانی کە پێویستن. ئەسبابەکەی شوێ وازحە شوێ عێراقە. عێراق شوێن ئەوانەی کە ئەیانی وەزعەکە بەو عەلاقەی بێنێتەوە. بە سەدان کیلۆمەتر بۆشایی لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق دروست بووە. هەرچەندە هەوڵەکان بۆ ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغداد بە مەبەستی گەیشتن بە ڕێگە چارەیەکی گونجاو بۆ ڕێگری لە جموجۆڵی داعش لەو بۆشایە ئەمنیانە بەردەوامن، بەڵام تا ئێستا بێسوود بووە. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.